بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر پرسی موچە و دواکەوتنی دابشکردنی موچە و پرسی داهاتەکان لە هەرێمی کوردستان داوەسین. وەزیری دارایی هەرێمیش قسەی کردبوو، باسی لەوە کردبوو کە بۆ پرسی 618 ملیارەکە لەسەر خەتن، چاوەڕێن لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامی هەبێت. و لەسەراستی پەرلەمانی عێراقیش لە لیژنەی دارایی لیژنەیەکی سێکەسی پێکێنراوە بۆ ئەوی بەدوواچوون بکەن لەسەر خەرجکردنی شایستە داراییەکانی هەرێم و ئاستی پابەندی هەرێم بە جێبەجێکردنی یاسای بوجە. لە بەرنامەی ڕۆخ لەسەر پرسی موچە دواکەوتن هەروە لێکەوتەکانی هەروە ئەو قەرزانەی موچەخۆرانیش کە لای حکوومەتە لەگەڵ بەڕێز کاک محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس ئەم پرسانە تاوتوێ دەکەین. کاک محەممەد بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەسەر 618 ملیارەکە قسەی زۆر دەکرێت، جەناو دۆکە ڕۆژنامەنووسێک چی دەستکەوتووە، وەزیری دارایی باسی لەوە کردبوو لەسەر ڕۆژی داهات و ڕەنگە ئەنجامی هەبێت، قسەی جۆرا و جۆر دەکرێت، هیچ دیارە لەسەر چی دواکەوتووە یاخود کەی دەگە وەکو ئەوی بڕاچین ڕۆژنامەنووسیت کردەبێ؟ بەناوی خوای گەورە، هەرێمی کوردستان لە قەیرانێکی هێندە گەورەیە، ئەبێ خەڵکی کوردستان بەردەوام چاوەڕ لێبێت، چاوەڕێی هاتنەوەی کارەبا، چاوەڕێی موچە، چاوەڕێی نازانم هەچی شتە. یعنی ئەوەی کە هەیە 618 ملیارەکە بڕیاری لێدراوە نزیکی 10 ڕۆژ زیاترە، تا ئێستا نەگەیشتووەتە هەرێمی کوردستان. بەڕای من بڕیارەکە یعنی هەموو ئەو بڕیارە ئابووری و دارایی و شتانی ئەدرێ هەمووی تێکەڵە لەژێر تێکەڵە لەگەڵ دۆخە سیاسەکەی عێراق و هەرێمی کوردستان. یعنی من پێم وانە بڕیارێک بدرێ لەسەر ئەوەی کە پارێک ڕەوانی هەرێم بکرێ و بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەرابێ و وەزیرەکان هەموو دەنگیان لەسەردابێ، بەڵام ئەوە نەدواکەوت بێ و لە کاتێکدا لە هەرێمی کوردستان فەرمانبەران لەسەر شەقا من داواکەن. بۆیە بەڕای من تاقیداتێکی زۆرە کرێ لەلایەن بەغدا و بەشێکی لەناو ئەو ململانە سیاسی نێوان هەرێم و بەغدایە دوجار چێ بێتە قوربانی. ئەگەر وەکو سزاش سەیریکەی لایەنە عێراقیەکان بەرامبەر بە لایەنە سیاسەکانی هەرێم بەکاری بێنن، دوجار هیچ بەرپرسێکی سیاسی لە هەرێمی کوردستان زەرەر ناکەوەی زەرەرەکە هاوڵاتی داماوەکەی نەحیز بە سیاسەکان زەرەرەکەن، نە بەرپرسە سیاسەکان. ڕۆژانە کەناڵی جیاوازتر پارەی زۆرتر بۆ هێزەکانیان دامەزراندنیان بۆ هێزەکانیان ئەەکەنەوە، ئەوەی زەرەرەکە فەرمانبەرانی قوربەسەرەکە چاوەڕی موچەیەک دوو موچە و موچەی ئەو شێوازی موچەیەکە بەس بۆچی ڕوونکردنەوەیکیش نییە، ینی ڕوونکردنەوەیکی تاوە بڵێن بۆ 618 ملیارەکە کە وەکو بەڕێزداماچ لە 14 مانگەوە بڕیاری لەسەردا و نزیکی 15 ڕۆژێکە، ینی ڕوونکردنەوەیەک نییە و کار هەرە سەرێکەکەی یعنی ئەزانیی دۆخەکان لە هەمومان ئاڵۆزانوە. بەشێکی ئەڵەن ئەمە وەکو شایستا، بەشێکی وەکو خەرجکردنی هێشتا یاسای بودجە هەموارێک نەکراوەەوە، هەمواری تەخسیساتەکان نەکراوە، بە یەک لەسەر 12 خەرجی ئەەکەن و 12.67ەکە پشکەکە ئەنێرن. یعنی وان لێ کردووە جارێ بە قەرز ئەینێرن، جارێ بە شایستە، جارێ بە یەک لەسەر 12 ئەینێرن. یعنی بە جۆرێک دۆخەکەیان ئاڵۆزانوە و بەڕاستی بەرپرسانی هەرێمی کوردستانیش بە جۆرێ مامەڵاکەن، وەک ئەوەی کە یعنی شێوازێکیان ئاڵۆزانووە کەستر لەم دۆخە دەرناکە. ئێستا قوربانی سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. تۆ سیرکە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا تواز لەلایەنە ئەمنی و سیاسی ئەوە بێنە باشە، لە بەرامبەر بەغدا نەکارتیشی بەدەست ماوە، نەتوانای گفتوگۆی ماوە. کاتی وەفدەکانە سنە بەغدا هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم بەرپرسانی عێراقیش گاڵتەیان پێیەکەن، نە لە ئاستی ئەوەیان کە ئەو کێشە گەورانی هەرێمی کوردستان چارەزان. ئێستا کێشەی گەورە نماوە، تەنها بچن موچەکە بێنن، هیچی تر خۆنە مەسلەی خاک ماوە، نە مەسلەی مادەی سەوجل ماوە، نە مەسلەی نازانم دەسەڵاتی هەرێم ماوە، نە مەسلەی فڕۆکەوانی و چی و چی هیچ نەماوە. ئێستا تەنها ئەوەیە بچن موچەکە بێنن. بەڵام کێشەکە تەنها بەرپرسانی هەرێمی کوردستان نییە. باشە، لە بەغدا 63 پەرلەمانتار هەیە، 63 پەرلەمانتاری کورد هەیە. باشە، 31 پارتی، 18 یەکێتی، 4 یەکگرت و 9 نەوەی نوێ و یەکی کۆمەڵی دادگەری، لەگەڵ یەک دنیا لە پۆستی باڵات هەیە، هەر یەکەی بە فەردە پارە وەرەگرن لە سەرۆ کۆمارەوە بیگرا تا جێگیری سەرۆک وەزیران کە وەزیری دەرەوەشە لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمان و 3-4 وەزیری دیکە. یعنی باشە 63 پەرلەمانتار لە شوێنێکە لە ناو هۆڵی پەرلەمانە کۆبنەوە
بەس دەبە بەهاون بەسە یعنی ئەم هەموو وەزع لە کوردستان هەیە ئەم 63 پەرلەمانتارە چیەکەن هەر یەکەی مانگیش 23 ملیۆن دینارە چێتە سەر حسابانکەکان کەشیان و دواژ ناکەوێت هەموو مانگێک 23 ملیۆن دینار بۆی زۆر ورد بم یعنی من لەگەڵ پەرلەمانتاران خۆیان قسەم کردووە 4 ملیۆن دینار موچیان هەیە 2 ملیۆن و 400 هزار دینار دەرماڵیان هەیە ئەکاتە 6 ملیۆن و 400 هزار دینار 16 پاسەوانیان هەیە کە زۆرینەیان پاسەوانەکانن بندیوارە زۆرینەیان لە سەدا 90یان بەلانی کەم ئەم پاسەوان لە سەدا 90یان ئەم پاسەوانانە ئەوەی کە هاوسری هەیە ملیۆن و 80 ملیۆن و 50 بۆ 80 وەرەگرێ ئەوەی هاوسری نییە 950 وەرەگرێ واتە نزیکەی 7 ملیۆن دینار موچەی پاسەوانە چێتە سەر حساب بانکەکەیان 3 ملیۆنیش بۆ کرێ خانویان درێتە ئەوەشمان حساب نەکردووە ئەو هەموو امتیازی ترمان حساب نەکردووە سکرتێری ڕۆژنامەوانی و چیمان حساب نەکردووە هەمووی 23 ملیۆنە چێتە سەر حساب بانکی پەرلەمانتارێک ئەی وەزیرێ چەنی هەیە وەزیرێک ئەوە زیاتری هەیە امتیازی ئەوەی زیاتری هەیە باشە نوێنەرانی کورد یعنی ئەمان بەس نوێنەری کوردن چی ئەکەن لە بەخت باش ناتوانن لە ناوهۆڵی پەرلەمان بەس قسە بکەن بەس بڵێن کاکە موچە هیچ هەر بە زمانی کوردی بڵێن موچە چەپڵە لێدەن یعنی دەنگ بەرزەوە هیچ نەبێ هوتافی مامۆستایان و فەرمانبەران کە لەسەر شەقا من ئەمانە دەنگیان پێداون چونێتە بەس دەڵێن گەر حکوومەت هێرێن پابندەکانی خۆی جێبەجێ نەکرد بێ لە مەسەلەی وا بڕیار بوو حکوومەت یاریان بێنە هەمومان دەستمان لە حکوومەت یاریان شۆردووە نتوانای گفتوگۆیان هەیە نتوانای ئەوەیان هەیە نتوانای پاراستنی سەروەری خاکی هەرێمی کوردستانیان هەیە نتوانای بەڕێوەبردننی وڵاتیان هەیە نتوانای هیچ شتیشان نەماوە توازە حکوومەت یاریان بێنە ینی حکوومەت یاریان دەستمان لێ شۆرد و تەواو یعنی توانای ئێستا ئێمە ئەمە بودجەی ئەمە موچەی ڕۆژمێری موچەی ساڵی 2023 باشە بۆ 24 ومێدی من و تۆ ئەو فەرمانبەر و مامۆستایان سەر شەقام چەنە 3 موچە نەدراوە نییە موچەی 10 و 11 و 12 نەدراوە 3 موچە نەدراوە ئێستاش 47 ڕۆژە موچە نەدراوە نییە لە دەستپێکی موچەوە تا ئێستا 47 ڕۆژ مان هەبوو مانگی حەوت مانگی تەمووس 52 ڕۆژی خایەنەوە موچە نەدراوە باشە ئەم مانگە ئەوە 47 ڕۆژ موچەی مانگی ئەیلول دراوە باشە بۆ ساڵی داهاتوو موچەخۆرێک ومێدی چییە چەند مانگی ترە خورێ ئەوە لە ئێستاوە ئەوە واگەشتین یەکی شوبات هێشتا موچەی مانگی ئەیلول وەرنەگیراوە هی 2023 مانگیدا یعنی مانگی ئەیلول دابەشکراوە مانگی دەماوە یعنی 3 مانگ لەوێ ئەوە واگەشتینە 2 مانگ لێرەش ئیتر یعنی موچەخۆرێک ومێدی چی هەبێ جا لەبەر ئەوە ئێمە زۆر جار باسی پاشەکەوت و لێبڕینی موچە و نازانم چی ئەوە ناکەین بەڵام بابە موچەکە بەس موچەکە بن ئەزانی چۆنە کاک حەکیم بەس موچە بن باشە تۆ وازانی بەس موچەخۆر کێشەی هەیە ئەی بازار ئەی نازانم حەی سەناعی ئەی مەعرەز ئەی نازانم دوکانەکان هەموو نەوەستاوە ئیش نەوەستاوە ئێستا بازار قوفڵ نەبووە بۆی چیەوە ئەگەر بەس موچە بن مانگی نزیکی تریلیۆنی دینار دەچێتە بازارەوە تۆ زانین لە 23 3 موچە نەدراوە ئەم 3 موچەیە 2 تریلیۆن و 775 ملیار دینارەکە ئەم 3 موچەیە 2 تریلیۆن و 913 حساب کردو 925 حساب کە ئەوەی 913 یا 925 حساب کە لەگەڵ ئەوەی هاوپەیمانانە 3 موچە حساب کە تقریبا 2 تریلیۆن و 700 بۆ 775 ملیار دینارەکە ئەم 2 تریلیۆن و ئەوە بچێتە بازارەوە چ جوڵەیە دروستەکە یعنی تۆ سیر کە حکوومەتی هەرێمی کوردستان 3 موچەی نەداوە 2 تریلیۆن و تەنها لە ماوەی ساڵەکە 2 تریلیۆن و نزیکی 700 ملیاری نەیاوە باشە چەندیش قەرزار بووە لە بەخە 3 تریلیۆن و 700 ملیار 3 تریلیۆن و 700 ملیار قەرزارە لە بەخە باشە 2 تریلیۆن و 700 موچەخۆرانیش قەرزارە وانە باشە لەگەڵ 3 تریلیۆن و ئەوە کاتە 5 و 400 باش زیاتر ئەوە نزیکی 6 و ئەوە ناکە باشە 6 و ئەوە تریلیۆنە ئەبێتە چوارچێوی قەرزاریەوە یعنی ڕۆژ بە ڕۆژ بارگرانەکە زیاترە بێ باشە وەربا من و تۆ بەس قسەی ئەزانیسی ڕقم و داتای خۆیان کەین ئەوە نەکەین بڵین وەڵا لە خۆمانەوە باشە حەزەکەی ڕۆژمێری موچەکەش باسکەی ڕۆژمێری موچەکە چۆن بووە ئەو نۆموچەی کە دابش کراوە من بە چەند ڕۆژ جارێک دابشکراوە ئەگەر لە 2023 موچەیەکی مانگی 12 داوە بۆی نەڵێن وڵا جازۆ جار گلەکان ئەوەیە کاکە ئێوە حسابی ناکەن ئێوە موچەیەکی مانگی ئەوەشمانداوە کاکە ئەوە 2 موچەی تریش ئێوە 3 موچەتان نەداوە ئەو 2 مانگی ژوا لێرە کەوتە سەری باشە یعنی مانگی 1 بە 33 ڕۆژ مانگی 2 وەکو مانگی هین نەک ئەوەی کە لە کەیاتەوە زێکرد باشە
33 ڕۆژ دیارە هەمووی بە ڕقم و هینەکە لایە بەس من ئەوە بە کورتی ئەڵم مانگی 2 33 ڕۆژ مانگی 3 26 ڕۆژ مانگی 4 38 ڕۆژ مانگی 5 40 ڕۆژ مانگی 6 40 ڕۆژ مانگی 7 52 ڕۆژ مانگی 8 39 ڕۆژ مانگی 9 40 ڕۆژ ئەوە ئێستا 47 ڕۆژ بێگومانەوە کاتە 50 باش یعنی تۆ سیرکە ئەمە چۆنی موسە تەوزەکراوە باشە کێشەکە لە یەک شتایە یعنی مانگی لە کاتی خۆی جگە لە مانگی 3 لە کاتی خۆیدا موچەدا بەش نەکراوە مانگێک لە کاتی خۆیان نەدراوە من قەنەعەتم وایە بەم شێوازەش نادرێ یعنی بۆی کە ڕەشبین نەبین بە هینیەوە بەڵام ئەوەی کە هەیە بەم شێوازە نادرێ ئەگەر هاتوو موچەت تەسبیت کرا لە یاسای بودجێ تەسبیت کرا و موچەی هەرێمی کوردستان تەسبیت کرا هەموو مانگی 24 مانگ هات ئەوە ئەدرێ بەڵام ئەوش تووشی ئیشکالێتە بێ لەبەروی کە ئەوان 618 یعنی ئەوان چەند لەوێ تەخسیسەکەن بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ 682 تەخسیسەکەن باشە فەرمانبەر وەکو فەر ئێستا 682 هزار لە بەغدا تەسبیتە بەڵێ ڕاست لە یاسای بودجێ تەسبیتە ئەی ئەوەی دیکە ئەوەی نزیکەی 500 ئۆنە ئەوەی دیکە 245 هزار خانەنشینە خۆ دەبێت لە سنووقی خانەنشینی بدرێت کە لە کوردستان نییە بەڵێ نییە ئەوەی کاروباری کۆمەڵایەتی بەڵێ چاودێری کۆمەڵایەتی 159 بەڵێ ئەوی شەروە ئەی خانەهین وارسی شەیدان و ئەنفالکراوان ئەو لە کوێیەکەیتەوە لەبەر ئەوە ئێمە با زۆر بەڕوونی قسەی دەکەین چەند پشکی هەرێم لە بەغاوە دێ زۆرترینی 775 ئەگەر تەسبیت کرێت زۆرترین 775 بەس بەڕای من ئەم 618 تەسەوڕەکە تەسبیت کرێت بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان 618 ملیار بۆ ئەگەر 918 حساب بکەی ئەوە نزیکی 300 ملیار دینارت نەقسە بێ باشە ئەم 300 ملیار دینارە ئەڵێن داهاتی ناوخۆ هەر خۆیان ئەڵێن نزیکەی 120 تا 150 کاژ نییە نزیکەی 200 ملیاری کاشە باشە خۆیان وا ئەڵێن ئەم 320 ملیاری کە تەرخانیان کردووە داهاتی ناوخۆیە کە خۆیان دانان پێناوە 320 ملیار لەوێ نزیکەی ئەڵێ 200 کاشە ئەوەی دیکەی ڕقەمە باشە چەکە بەشێک نزیکەی 100 بۆ 120 ملیاریشی بۆ خەرجی وەزارەتەکان دانێن چنی بۆ موسامێنێتەوە داهاتی ناخۆ نزیکی 100 ملیاری ئەمێنێتەوە ئەوەی کە ئەوان لێکی ئەدەنەوە حکومداری بەم شێوازە ناڕاتە ڕێوە بەخوا ساڵی داهاتوش بە هەمان ئەم خشتەیە ئەم ساڵ بێتەوە یعنی ئەمەی داهاتوو کە دێتەوە باشە ئەم ساڵی داهاتوو کە دێتەوە ئەم خشتەیە کە من ئامادەم کردو لەبەر دەستی بەڕێزی شتا هەیە کە ئێمە ئامادەمان کردو لە دامەزراوە ئەم خشتەیە ساڵێکی تریش بە هەمان شێوە من ئەم خشتەیە خەمە بەردەستی بەڕێز خشتەکە چۆنە و چۆن موچە تەوزێکراوە چۆن چونی ئەوان ئەگەر 618 لە بەغاوە بێ ئەگەر 775 لە بەغاوە بێ هەر درێژێکەنەوە بە 50 ڕۆژ جارێ یعنی وەزارەتی تەندروستی دەست پێکە بۆ خانەنشینی سەربازی و مەدەنی نزیکی 50 ڕۆژ 20 ڕۆژەخانی هەر ڕۆژە هەر مانگانە 15 ڕۆژی بخەسەر ئەکاتە 35 ڕۆژ 40 ڕۆژ 35 ڕۆژ و بەزیستە دەڵێن خواستێکی لە عێراق خۆی ڕاستە خۆم و چبدە بەس فەرمانبەری ئەوەی کە ناوی هەیە لای ئێوان وەکو فەرمانبەر خۆی ڕاستە و خۆم و چەکە بدای و کاتەگەرەوە ڕووبدات ئیشکال من دروست لەگەڵ ئەو مامۆستایانە قسەمان کرد ئەو مامۆستانی کە لەگەڵ سوودانی کۆبوونەوە لەگەڵ بە پرسە سیاسەکە باشە وتوبیان ئەگەر ناچار بین ئێمە موچە ڕاستەخۆ ئەدەین لانی کەمە پارێزگای سلێمانی باشە بەس ئەمەش هەل ناکە حەلی دۆخەکاکە بەس سلێمانی بێ ئەی هەولێر و ئەی دووهۆک و خۆ هەمووی فەرمانبەری هەرێمی کوردستانی بۆیە ئەم دۆخە ئالۆسکاوی چەند ساڵی ڕابردووشە هەری ئەم دۆخە نییە کە تۆ ئەڵی بڕۆ لەگەڵ بەخارڕێکەوە گاڵتەیان پێ هات ئێستا نەوتەکان لێستنی و چەکیان کردوون ئەڵەن کاکەوەتە نەوتەکانمان تەسلیم کردو نایدەن ئێوار نەتانەبوون نەوت تەسلیمەکردی ئاخر نەوتان لیان سەنیوەن لێستنین جیا لەوەی تۆ تەسلیمیکە بەڵێ خۆی ئێستش باشە ئەوان ئەڵەن تەسلیممان کرد باشە مانگی 2022 مانگی شوباتی 2022 دادگای فیدرالی بڕیاریدا کە نەوت و غازی هەرێمی کوردستان نایاسایی یاساکرد وانە ئەوان ڕایان نەکرد تەسلیمیشان نەکرد وایە لە 25 ئازاری 2023 دادگای پاریس ڕایگرت ئیترەمان ناچار بوون ئێستا ڕاگیراوە خۆ ئێستا ئەمان ئەگەر بڵێن نەوت تەسلیمی نەوتیان تەسلیم نەکردووە خۆی کاک محەممەد لەوە پێیان تەسلیم کراوە بەزەوەی کێسە بە تەنکەر دەفرۆشترێ ئەو داهاتەکەی لەکوێ خۆ ئەگەر باز دەکرێت ڕۆژانە 800,000 ڕادستی عێراق بکرێ ئەو داهاتی نەوت بە تەنکەر ئەخر خۆ ئەو ڕادستی بەقای ناکەن ئەو نەوتە ئەپاڵێون بۆ مووسڵ
وابزم الاستا وستاويش لسرەوە کۆمپانیای کار و کۆمپانیایشی ئەهلیکە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەسلیمی نەکرد باش ئەو کۆمپانیای دیکە هەموو ئیشەکەن ینی 250,000 بەر دەفرۆشرێت نزیکەی 250 کە هەیە مانگی 12 نزیکی 261,000 بەرمیل نەوت خراوەتە بازاڕەوە باشە ئەگەر بە نیوە قیمەتیش بێ 30 بۆ 31 دۆلاردانی بۆ هەر بەرمیلێک تقریبا ئەوەنێ لە 31 دۆلار دانراوە تا 40 دۆلاریشی تایە ئەگەر 40 دۆلاریش دانی ئەوە پێشتر گفتوگۆمان لەسەر کرد نزیکەی 240 بۆ 250 میلیۆن دۆلارەکە ئەمە نازان ئەمە چی لێ دێ لە وەزارەتی دارایی هەمان ئەبزەم 360 نزیکی 360 بۆ 370 ملیار دینارەکە ئەگەر ڕقم وەرگین وەرە وەکو ڕقم وەرگین خۆیان وەزیری دارایی وەزیری هەمویان ئەڵێن 320 ملیار دیناری داهاتی ناوخۆمان هەیە باشە ئەم نەوتە ئەوها لێکێ دەینەوە بەم ڕقمانی کە هەیە 365 ملیار دینار هەیە بەس ئەمە ئەوە نییە بۆ حکوومەت کۆمپانیا بۆ خۆی ئێفرۆشێ پشکیان هەیە لەگەڵ لایەنەکانی دیکە پشکیان هەیە لەگەڵ کارکتەرە سیاسەکان کەس سەر لەم پارەی دەرناکە خۆم پارەی ناتە ناو خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە چێتە چۆ بەس کەس بەسەر ناکە وەزارەتی دارایی ژوایە ڕوونکردنەوەی لەسەر تەنکەرەکە فرۆشی نەوت بە تەنک ئاخە فرۆشی نەوت ئاوایە نەوەڵا کەس ناوێرە قسەی لەسەر کەس ناوێری هەر خۆیان ناوێرن هەر جورئەتی ئەوشیان قسە کەسیان ناوێرن 365 ملیار دینارەکە ئەو ڕقەمانە بە ئیسراحەت لێکی دەوە کەمترینی 31 دۆلار بۆ بەرمیلی لێکدەوە کە لە کەمترینی 30کە لە 35 دۆلار تا 40 دۆلارە فرۆشرێ لە بازار ئەم ڕقەمەی کە هەیە مانگی 12 261,000 بەرمیل نەوت فرۆشراوە بە 31 دۆلار لێکی دەوە ئەکاتە 240 ملیۆن دۆلار باش کری کۆمپانیەکانیشی لێ دەرکە ئەگەر ئەڵێن نیوەشی لێ دەرکە هێشتا تقریبا 120 ملیۆن دۆلارەکە ئەکاتە 200 ملیار دینار 200 ملیارەکە لە شوێ من دڵنیام وەزیرەکانی دیکە ئەوەی یەکێتی و گۆڕانەوانی دیکە وەک بوون و توێ لێزانن من نازانم ئەگەر پشکیان هەبێ یەکێتی پشکی هەبێ یا لایەنەکانی دیکە یاخود ئەوانی بەشدارن پشکیان هەبێ ئەوە نازانم ئەو تەنکەرە شێوازی تەنکەرەکە زانیتی فێڵیان کردووە باشە ئێمە بن کۆڵکاریەکمان کرد قسەمان لەگەڵ سایر تەنکەر و ئەوانەیە کرد زانیت چۆنە پاشماوەی نەوت یاساییە لە عێراق بفرۆشرێ بە ئێران ئەمان چیەکەن ئەم تەنکەرە نەوتانە دێنن نەوتی خاوە تێکەڵی ئەم پاشماوەیەکەن ئاودیوی ئێرانەکەن و ئەیفرۆشن یا دێن بەشیشان ئەبێ بچن ئەم نەوتە خاوە لە پاڵاوگەکان بیکەن بە نەوت و پاشماوەکەی بنێرن بۆ ئێران ئەوانە چنە ناو پاڵاوگەکانەوە نەوتەکە داناگرن ڕێک لەو سەرەوە تەنکەرەکە دێن بۆی بڵێن ئەوە باجووینمان کردو ئەی بەنە ئەودیو یا ئەوەتە نەوتەکە هەر پیشانی باڵاوگەکدەن بۆ ئەوەی کە هات کەمێک مشتەقاتەکانی دەستکاری بکرێ و ئاودیوەکەن بۆیە ئێستا پارێکی باش لەمە دەسەکەوێت بەس ئەم پارەی بۆ چۆچێ بەشێکی لێرە بۆ ئیداری گشتی بۆ یەکێتی ئەچێ لەو لاش بۆ پارتی دیموکراتی کوردستان چێ ئەمە سەرڕای ئەو قاچاقی لەو دیوە دێتە ئەم دیو قاچاقی چی ئەوەی هەیە هەموو ئەوەی بنزین مادەکانی بنزین دێ ئەو مادانی کە لەگەڵ نەفتا تێکەڵ کرێ ئەکرێتە بنزین لە هەرێمی خۆی ئێستا بنزین نایە لە دەرەوە هەموو لە سەحەکانەکرێت لە هەولێر و دووەکو ئەوانە لێرە تقریبا بە 70 دۆلار بۆ هەر تەنێک لە حاجی عومران 100 ئەوە دۆلارە چەنە لێرە کە بچێتە هەولێر ئەو پارێ پڕەکەنەوە یعنی ئەگەر لێرە 190 دۆلارە سەنەوە بزانم لێرە 70 دۆلارە سەنن بەس لێرەوە بچێ بۆ هەولێر ئەو 90 دۆلاری دیکان لێ سەن بۆی وەکو ئەوەی حاجی عومرانی لێبێ یعنی یەک فەوزان دروست کردووە بڕوا بکە هیچ ئیدارەیەکی دنیا ناتوانێت سەر لەم ئیداری ئێرە دەرکە یعنی کەس ناتوانێت من پێم وایە هیچ هێزێک ناتوانێت ئیداری ئەم جۆرە حکمڕانیە بدا ئێستا یعنی حکمڕانیشی هەندە ئاڵۆزیان دروست کردووە کەس سەری لێ دەرناکە باش بەس بەڕێز پێشیشی زۆر لەسەر ئەو قەرزانە کردبوو کە لای حکوومەتن ئەوەی کە خەمڵێنراوە ئێستا حکوومەت چەند قەرزداری موچە خۆرانە بەو سێ مانگەی بڵێن 2023ەوە کە ڕۆیشت چکە ئێمە بەداچوونێکمان کردبوو قەرزەکانی حکوومەت لەسەر هاوڵاتی تقریبان بە پێشینەکان بە پارەی ئەو کارەبا 3 تریلیۆنێکە ڕەنگە کەمتریش بێ ینی ئەوەی کە لای بڵێن قەرزی حکوومەتە و لای هاوڵاتیە پارەی پێشینەکان بەکارەبا بە ئاو ئەی حکوومەت چەند قەرزداری موچە خۆرانە ئەزانی زۆرمان باس کردووە بەڵام ئێمە و موچە خۆرانەوەنە هەر حەزەکەین یعنی بزانین پارەکەمان چەنە لای حکوومەتی هەرێمی کوردستان یعنی من قەنەعەتم وایە ئەم پارانە هیچی نادرێتەوە ئەمە ڕەشبینی نییە ئەمە قەنەعەتم ئەم حکومڕانیە قەت ئامادە نییە ئەم پارێ بە ناوی پاشەکەوت بێ بە ناوی لێبڕین بێ بە ناوی موچە نەدراو بێ
نادرێتەوە موچەخۆران هەرگیز یعنی تۆ لە 2003 مانگی 2015 تایە ئەوە تقریبا تا ئێستا 8 ساڵەکە تۆ 8 ساڵ دینارێکیان نەخستێتەوە سەری بابە واز لە پاشەکەوت بێنە بەس موچەکە بن ئێستا بەس موچەکە بن بەسە بەس موچەکە بن دۆخی بازاریش باشترە بێ بەڵام مانگانە 30 ڕۆژ جارێ ئەوەی داواکاری مامۆستانی ناڕازی کەڵەن 30 ڕۆژ جارێ موچە بێ وەری مامۆستانی فەرمانبەرانەوە تا هێز ئەمنیەکان مرور و هات و چۆ هەمویان ئەویان کرد ئێخۆ هەمویان موچە وەرناگرن ئێخۆتە نامامۆستانی ڕاستە مامۆستا لەسەر شەقامە بەس خۆتە نامامۆستانی ئەی ئەم هەموو دام و دەستگای دیکە باش بەس ئەو ئامارە چۆنە ئێستا قەرزەکە ئەوەی کە هەیە بەپێی ئەم ئامارە ئەوەی کە هەیە ئەو موچانەی کە نەدراوە تەواو نەدراون بە تەواو هەر هیچی نەدراوە باشە 15 موچەیە لە 2015 ئەوە مەبەستە سێ موچەی 2015 با زۆر ورد و دقیق باشە موچەیەکی 2007 حەو موچەی 2020 سێ موچەی ئەمە 23 15 موچە نەدراوە 44 موچە باشە یا پاشەکەوت بە سیستەمی پاشەکەوت و لێبڕینەوە هەر لە پاشەکەوت تا دوو سیستەم هەیە دوو جار دەستکاری کرا هەر بە پاشەکەوت سەرەتا کە چارەکێ بوو دواتر لە مانگی 2010 بوو دەستکاری کرا لە 1990 وابزانم بە تاواتی هەڵگیرا 44 موچە لە زمانە شەعبەکەی توانین بڵین دەستدرێژی کراوەتە سەری 44 موچە بە لێبڕینی 21 لێبڕینی 18 ڕێبرینی بە پاشەکەوت 44 موچە واتە کۆی موچەی مانگەکانی ئەوەنە ساڵە لە 2015 تا ئێستا 108 مانگە 108 مانگ موچەیە 108 مانگ موچەیە باشە چەندی دراوە ئەم 108 مانگە ئەوەی بە سەلامەتی تەسلیم بووە دراوە بە موچەخۆران 49 بووە 49 مانگ موچە دراوە یعنی 49 موچەیان داوە لە 108 موچە 49 موچە دراوە ئەکاتە لە 145 لە 145 موچە بە تەواوەتی دراوە بە تەواوەتی دراوە لە 155 بە زمانە شەعبەکەی خۆمان ئەڵین دەستدرێژی کراوەتە سەر ئەو موچەیە لێ بڕاوە ئێخۆ موچە وەکو حەقی خۆتە تۆ نایدیتێ تۆ ئەڵێ من کرێکارێ ڕۆژانە بە 25,000 ئیشێ دەمێ ئیشەکەین ڕێەکەوی ئێوارە کە چووی کە پارەکە داپێڵەوە 15,000 هەت چەند قساکەی نییەوەڵێ بەخوا من ئەو نەم هەیە ئێ باشە ئەی ڕێکەوتن ئەی من دامەزراوم ئەی پلە بەرزکردنم ئەیشتی نازانم ئەمە نییە بۆیە 15 موچە لێبڕین 15 موچە بە نەدراوە 44 موچە لێبڕنوە تا 59 موچە باشە لێبڕاو و نەدراوە باشە 45 موچە دراوە تا 45 لە 145 بە لە 155 کۆی ئەم موچانە چەنەکە پارەکەی کۆی ئەم موچانەی کە نەدراوە و باشە سیستەمی پاشەکەوت و لێبڕین سیستەمی پاشەکەوت و لێبڕین کە لای حکوومەت یاریێنی کوردستانە بە تقریبەن بە زیاتر لە 21 تریلیۆن و 583 ملیارد دینارەکە 21 تریلیۆن و ئەوەنە یعنی ئێستا توانین لە 2015 بڵین حکوومەت 21 تریلیۆنی موچەخۆرانی خواردووە بەڵێ زیاتر لەوە ئەی پلە بەرزکردنەوە تەرفیعی ئەوەش دیارەکە لە 2016 تەرفیعی تەنها سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان تەرفیعیان نەوەستاوە وەیە زەمینیەکانیش بەشێک هەمویان نییە باشێک تەرفیع ئەگەر لێکی دیتەوە ئەوەی کە خوراوە چەند تەخمین دەکرێت چەند تەخمین دەکرێت بە بۆ نمونە نزیکەی زیاتر لە 5 تریلیۆن دینار 5 تریلیۆن ئەگەر بەرزکردنەوەی 6,000 بێ پلە بەرزکردنەوەی 2 جار بەرت کەوت بێ بەشێکی تر زیاترە بەشێکی تر کەمترە لەو ڕێژەیە ئەگەر پلە بەرزکردنەوەکە لێک دەیتەوە تقریباً زیاتر لە 5,900ەکە 5,900 ملیار کۆی گشتی ئەو قەرزانە بە لێبڕینەوە باشە بە پاشەکەوتەوە باشە بە تەواو نەدراوە بە تەواو نەدراوە پلە بەرزکردنەوە کۆی گشتی تقریباً 27 تریلیۆن دینارەکە 27 تریلیۆن دینار بەڵێ 3 تریلیۆن و ئەوەی لای بەڕست بوو 3 تریلیۆن و 700 بەڵێ قەرزی بەغدا ئێستا شاتۆتە سەری لەم قەرزانە واز دەبێنە 31 ملیارەکە ئەوە نەماوە ئەبێ ئەنجا ئەوە 27 تریلیۆن 2 تریلیۆن و 700 ئێستای هاتۆتە سەر هەر هی ئەم 2023 هاتۆتە سەری سێ موچە نەدراوە ئەم 2023 ئەمە 3 تریلیۆنی ئێستایە ئێ حکومەت چۆن ئەماداتەوە
ئەو 900 بۆ کۆ ناکرێتەوە موچەکەی ئەم مانگەی پێ بەس ئەگەر تەخمینێکی ئێستا هەر موچە خۆرێک چەندی لای حکوومەتە گشتی بۆ نمونە ئەگەر حسابی کەی تەخمینی کەین بۆ نمونە بۆ 500,000 بۆ 800 بۆ ملیۆن دیارە چەندە؟ تقریباً ئەوەی کە لەبەردەستایە باشە ئەگەر موچەخۆرێک موچەکەی بۆی ڕێکیکەین لە ملیۆنێک کابێ باشە سەرەتا لێبڕینەکە زۆر بوو ینی بۆ موچەخۆرێکی ملیۆنی تقریباً لە 163 بۆ لە 165 بۆ هەفتای لێ ئەبڕا باشە بەڵام ئێمە چارەکمان حساب کرد وەکو چارەکە موچار وەک چارەکە موچە ڕۆشتووە ئەگەر موچەخۆرێک ملیۆنێکی لێ بڕابێ گوتمان 15 موچە نەدراوە بۆ ئەوەی دقیق بین حکوومەتی هەرێمی کوردستان نەڵێ جاری واڵێ گلەیەکەن ئەڵێن کاکە وەڵام مانگێکی ئەو ساڵەمان هێنا سەر یاومانە بابە ئێوە ئەزانین چیتان کاول کردووە جیرفانی موچەخۆرتان کاول ئەزانی کیشکالەتەکە لە چیایە کاک حەکیم ئیشکالەتەکە لەوەیە تۆ موچەخۆرێکی کرێچیت لە 2023 ئەبێ 12 مانگ کرێبەی ئەبێ 12 مانگ کری مۆلی دەبێ ئەبێ 12 مانگ کەلوپەلی ماڵ بکردی ئەبێ 12 مانگ کری کارەبابەی کری ئاوبەی وایە حکومەت داوا لێ ناکا وەرە ئەبێ بیەی ئێ بۆ تۆ مافەکە جێبەجێکی بۆ ئەو جێبەجێ نەکە باشە تۆ 9 موچەت وەرگرتووە باشە 3 موچەت وەرنەگرتووە 2023 واتە 3 مانگ کری خانۆ دەی موچەشت وەرنەگرتووە ئەی چۆن ئەیەی چۆن کری کارەبادەی چۆن کری مۆلیدادی چۆن کری ئاوت ئیشکالەتەکە لەمە دروستە ڕۆژانە پێداویستی ڕۆژانە ئیشکالەتەکە لێرە دروستە بێ ئەگەر کەسێک ئەوەی کە باسمان کرد تقریبا 27 تریلیۆن دینار بە بەرزە موچە 4 جۆرە نەدراو موچەی کۆی نەدراو باشە موچەی لێ پاشەکەوت موچەی لێبڕین دەمانگە هی کابینەی نوێیە ئەم دەمانگە یەک مانگی لە 118 9 مانگی 21 لە 100 واتە 4 جۆر هەیە پاشەکەوت لێبڕین نەدراو بەرزە موچە تەرفیع باش ئەگەر هەژماری کەی بۆ نمونە ملیۆنێکت هەبێت باشە من موچەکەی خۆم کە من سەرڕای ڕۆژنامە نووسم من توێژەری کۆمەڵایەتیش باش موچەکەی خۆم ملیۆنێک و 140,000 بووە باش ئەگەر 15 ملیۆن بێ باشە ئەگەر ئەفو 15 موچە نەدراوە باشە ئەکاتە 15 ملیۆن دینار تۆ فەرمانبەرێکی موچەکەت مانگی ملیۆنێکە 15 موچە نەدراوە لەو ئەو نەساڵەیە ئەکاتە 15 ملیۆن لێبڕینی سێ چارەکەی ئەم بە چارەک حسابمان کرد ڕاستە هەندێکی لە 165 لە 135 درا و یعنی بۆ نمونە ئەگەر ملیۆنێکە بێ 300,000 280,000 یا 350,000 وەرگرتووە بە ئێمە بە کۆی چارەکە موچەمان وەرگرتووە چونی هەرواش ڕۆشتە ناو خەڵک ئەو کاتە 23 موچەی چارەکە موچە نەدراوە 23 چارەکە موچەمان هەیە 7 ملیۆن دیناری دیکەش ئەچێتە سەری واتە ئەگەر موچەخۆرێک موچە نەدراوەکە 15 ملیۆن چارەکە موچەکە 7 ملیۆن لێبڕینی موچە دوایی بەشی دووەمێتی لێبڕینی موچە 4 ملیۆن و 400 بەڵێ لێبڕینی لە 121 باشە ملیۆنێک و 890 لێبڕینی لە 118 یەک مانگمان هەیە 180,000 ڕاگررتنی 2 ساڵی پلە بەرزکردنەوە نزیکەی 9 ملیۆن دینار هی ئەوە نا ماگانە 100,000 6,000 چێتە سەری تۆ وەرنەگرتووە باشە کۆی گشتی ئەگەر کەسێک موچەکەی ملیۆنێک بێت نزیکەی 48 ملیۆن دینار 45 بۆ 48 ملیۆن دیناری لای حکوومەتی هەرێمی کوردستانە هەر موچەخۆرێک بە تێغرا ئەگەر موچەکەی ملیۆنێک بێت ئەگەر 800 بێت تقریبا 38 ملیۆنە ئەگەر 500 بێت تقریبا 24 ملیۆنە ئەین 48 حسابکە 24 20 بۆ 24 ملیۆنە ئەگەر 500 بێت باش کەمترینی موچەخۆر ئەگەر 600 وانە حوسە بەڵێ کەمترینی ئەگەر 500,000 24 ملیۆنی لای حکوومەت خوارد 20 بۆ 24 ملیۆنی لای حکوومەتی هەرێمی کوردستانە واتە تۆ سەیری حکوومەتی هەرێمی کوردستان چەند زەرری لە موچەخۆرێک داوە چەند زەرری لە موچەخۆرێک داوە لە ماوەی ئەو نەساڵە ئەم کەسەی کە ملیۆنێکی هەیە 48 ملیۆنەکە کە لای حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لای ئەم بووە ئەیتوانی بەم 48 ملیۆنە کە نزیکی 3 دەفتەر زیاترەکەوە بە زمانی بازاڕی خۆمان ئەیتوانی پێشەکی شوقەیەک یا پێشەکی خانوویە یا زەویەکی پێ بکڕێ یا نازان مەشروعێکی تی پێ بکە چەند مەشروع و خان و شوقەوشت لە کوردستان بازاڕەکەی ئەجوڵە بازارت ئەجوڵە ئێستا بڕۆ سەیری مەشروعەکان کە چەند کێشە و قەیرانیان هەیە هاواریان لێ ئێستاوە داواکەن عەرەب بێنن لە خوارەوە بیکڕێەوە نییە ئەی بازار ئەی سەیارە ئەی زەویزار ئەی بازاڕی وردەواڵە و ناو بازار چۆنە
بۆیە ئەمە دۆخەکەی جامد کردووە. ئەگەر پێم بڵێ چارەسەر چییە و دۆخەکە چاکە بێ ئەوانە وەڵی من هیچی لە نازانم کە وەزیری دارایشی چی لە نازانێ وەک من و وەزیری نازانم جێگری سەرۆک وەزیرانیشی چی لە نازانێ وەک من سەرۆک حکوومەتی دەزانێ سەرۆکی حکوومەتی شەرۆک من تۆ بەڵام ئەو ڕۆژانە ڕەمبێت تەلەفۆن کە لەگەڵ هینا لیان پارڕێتەوە بۆی پارە بێ ناژیا پێشی نایە لەبەری دۆخەکان ئالۆزانەوە بەچی دۆخەکە لە 2015ەوەی ئالۆزێنن ڕۆژاڵن خۆمان نەوتە فرۆشی پارەکەی ئەژێن کە نەوتە فرۆشتن سێرەکی پارەکە دیار نییە نەوتەکە لیانە سەنن هەر پارەکە دیار نییە نەوتەکە بە قازاقە فرۆشتن هەر پارەکە دیار نییە بەڵام با من شتێکت پێ بڵێم باشە ئەمە بەس بۆ خەڵکو و فەرمانبەرانە حیزبەکان زۆر دەوڵەمەندتر بوونە من ئەوەی کە بە دوواداچوونم کردووە پارتی و ڕێخستنەکانیان و ئەو دەستگای وەبەرهێنان و ئەو کۆمپانیانی کە هەیەی دەوڵەمەندتر بوونە هیچ ئیشکالەتێکیان نییە دام و دەستگا و میدیاکانن یەک کێشەی نییە یەکێتی ئەو داهاتی دەستی ئەکەوێ ئێستا لە ڕێی مەرزەکان و لە ڕێی داهاتی ناوخۆەوە زۆر زیاتر بووە و ئەشتوانێ ئێستا حیزبەکەی خۆی بە ئاسانی بشێنی ئەی چۆن ئەی خەڵک بووایە ئەی حکومت بووایە باشە پس پێشتر جەنابەت بە راپۆرتێکت کرد بوو زیانی موچەت بە نزیکەی 100 تریلیۆن زیانی فرۆشتنەوەت بەسەر بخۆ بە 100 تریلیۆن دانابوو نزیکەی 100 تریلیۆن لە هەرێم زیانی لە هەرێم داوە فرۆشتنەوەت بە سەربەخۆ باسی ئەو نەوتەمان کردبوو کە نەوتی سەربەخۆ چۆن فرۆشراوە و پشکی هەرێم لە بەغداوە ناکە پشکی هەرێم لە بەغاوە دوێنێک مامۆستا ئەحمەدی حەزرەشی باسیەوەی کرد کتابێکی لابوو جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ناردێتی بۆ بەغا ئەڵێ لە 2005 بۆ 2019 90 تریلیۆن دینار لە بەغاوە هاتووە جگە لە 2016 ئەم دوو مانگیتیان نییە تەنها لە 5ەوە بۆ 19 90 تریلیۆن دینار لە بەغاوە هاتووە هەر ئەم ساڵ 2023 تقریبا 3 تریلیۆن 4 تریلیۆن هاتووە 4 تقریبا 5 تریلیۆن هاتووە بڕۆ سەیری کە بزان چەند تریلیۆن لە بەغاوە هاتووە سەرڕای ئەوەی کە تۆ نەوتیشت فرۆشتووە باشە نەوت چی کردووە بە کورتی باشە ئەو نەوتەی کە فرۆشراوە لە 2014 تا 22 تا 25 تقریبا بای 70 تریلیۆن دینار فرۆشراوە نزیکەی لەو هەفتایە نزیکەی 38 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە 30 بۆ 35 بۆ حکومەتی هەرێم ڕۆشت هاتووە 35 تریلیۆنی دەستکەوتووە لەو ماوەی کە نەوت فرۆشراوە 35 تریلیۆن دینار وایە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ چەند قەرزدار بوو 31 میلیارد دۆلار ئەکاتە چەند 47 تریلیۆن دینار 47 قەرزدار بووە لەم ماوەیە بەس لەم فترەیە خۆ پێش ئەو فترەی نەوت فرۆشتن قەرزدار نەبوو وایە 47 تریلیۆن دینار قەرزدار بووە هەر کتابێکی حکومەتی هەرێمی کوردستان هەیە ئەڵێ پشکی هەرێمی کوردستان 97 تریلیۆن دینار بووە لە 2004 تا 2020 بەڵێ ئەوە تریلیۆن دینار بووە تا ئەو کاتە 97 تریلیۆن دینار بووە 16 تریلیۆن هاتووە 81 تریلیۆن نهاتووە واتە 81 تریلیۆن لە دەستدراوە وایە لەم لا چەند قەرزدار بووینە 47 تریلیۆن دینار لێکی دەوە ئەکاتە چەند ئەکاتە 128 تریلیۆن دینار کە ئێمە زەرەرمان کردووە زیاتر لە 100 تریلیۆنمان زەرەر کرد لە فرۆشتنەوەت 128 تریلیۆن دینارەکە بەپێی ئەو ڕقەمانەی حکومەتی هەرێمی خۆی ڕقەمی حکومەتی هەرێمی کوردستان خۆیەتی ئەڵێ 81 تریلیۆنتان نەناردووە لە بەخاوە کە حەقی مەشروعی خۆمانە لە 2014 بۆ ئێستا باشە ئەی چەند قەرزدار بووە خۆیان ناڵێن 31 میلیار و ئەوە ناکاتە 47 تریلیۆن دینار ئەو قەرزەی بخە سەر لەگەڵ ئەو پارەی کە لە بەغا ئەوە نەزەرمان کرد لە پێناو چەند گوتمان چەند نەوتی فرۆشتووە 35 تریلیۆن دینار نەوتی فرۆشتووە تۆ 35 تریلیۆن دینار نەوتت فرۆشتووە 128 تریلیۆن دینار لە دەستداوە واتە نزیکەی 98 تریلیۆن دینار 100 تریلیۆن دینار لە دەستداوە بۆ سی و ئەوەنە یعنی سیەکەش بخە سەری یعنی ئەوە لە دەستداوە ئەمە چ جۆرە مامەڵەیەکە یعنی ئەوەی دە بە 15کەی بە 15 کردی و بە 10 فرۆشتی و نازم ها شتێکی ئەوە قەڵینیی ئەوە هەیە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە هەیە حکومەتداری وان ناکرێت باشە جا ئەم حکومەتداریە تەنها هێزێک بەرپرسنی هەمووی بەرپرسە باشە بەس ئێستا لە بەغدا باسی هەمواری یاسای بودجێک دەڵێن ڕێککەوتوون لەسەر خەرجی کۆمپانیەکان شتێ ئێستا ڕێککەوتن نەکراوە پێشبین دەکرێت بچێتە ناو پەرلەمان و کێشی موچە کۆتایی پێ دیارە شتەکانیان لەوە نەماوە بڵێ یاسایەکەی و بڕگەیەکەی لە یاسای بودجەوە ئەڵێت و یەکسەر جێبەجێکرێ وانە لە عێراقیش فەوزایەکەی بۆ جێبەجێنەکردن و بۆ ئەو فشارە سیاسیانی کە هەیە باشە لیستی موچەش دەکرێت یەک شتێکت پێ باشە مەسەلەی نەوت ئێستا ناڵێن ئەڕوا لە تورکیا و نازانم لە چۆلەوانەوە بۆ ناڕوا لەبەرەوە دۆخەکە ململانی سیاسی نێوان هەرێمی کوردستان و عێراق چێ بێتە قوربانی خەڵک لە عێراق بۆچی لە یاسای بودجە جێبەجێ یعنی لە یاسای بودجە ناتوان موچە جێبەجێکن ئێخۆ دیاری نەکراوە
ئێستا ئەڵێن ئەیکەینە پابند کراوە بە 400,000 بەرمیل تەسلیمکردنی داهاتی ناوخۆ دانەوەی قەرزەکانی TBI وڵای ئەوانەمان زۆر و تۆ کاک حەکیم ئێستا گرنگ موچەخۆرێکەڵی کاکە ئەرێ من موچەکەمەوە ئیتر مناقم چییە ئەمە نازانم ئێستا هەموو کەس ئەزانێ یاسای بودجێ عێراق جاران هەر نەمانەزانی ئێستا ئەزانین یاسای بودجێ عێراقەیە تەخسیساتی تایە بودجێ حاکیمە هەیە بودجێ سیادی هەیە ئایا موچەی هەرێمەکەنە کامیانەوە ئەکەینە بودجێ حاکیمەوە ئەیکەنە سیادیەوە جێگیریەکەن چۆن جێگیریەکەن ئەکرێ ناکرێ نەخێر ناکرێ وەڵی بە ئاسانی ناکرێت بە ئاسانی ناکرێت چونی ئەزانی بۆ بەزۆ کولیستی موچەش ئێستا کورد و لایەنە کوردەکان و شیعە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق ئەمە هەموو ململانیان هەیە وایە لەناو لایەنە شیعەکانە باشە ململانی نێوان لایەنە شیعەکانە هەیە سونە و شیعە ململانی هەیە کورد و سونە ململانی هەیە کورد و شیعە ململانی هەیە تۆ لەناو ئەمەیان چۆن نەتوانی لەناو ئەم هەموو گەلە گورگەیە کێشەی موچە موچە بەڕێز پێشتر لەسەر لیستی موچە ئیشت کردووە و خەرجی موچەش کە زۆر بەرز بۆوە لەو ماوەیە خەرجی موچە بزانم نزیکەی 50 میلیارێکی زیاد کرد لەم کابینێ خەرجی موچە ئەوەی کێسە بازەکرد نێدراوە بۆ عێراق من تێبین لەسەرێ وزات دەرە ناوی دووبارە و بەس وردەکاری موچەخۆران کەسمان قسەمان لەوە نییە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان هەموو خەڵکە حیزبەکان تێکەڵ کرد و موچەخۆری ڕاستەقینە و فەرمانبەری ڕاستەقینەیان کردە قوربانی ئەو موچەخۆرانی کە هەیە ئەنی ماقوڵە لە هەرێمی کوردستان 433,000 کەس لە سلکی سەربازیە موچە وەرگێت 450 ملیارەکە دەلێکی دەوە 450 لە 900 ئەو نەچەند لە ساعت چەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵێ 433,000 کەس لەسەر سلکی سەربازی موچە وەرەگرێ کۆی موچەکانیان 450 ملیار دینارە ئەمە چێن هێزەکەی یەکێتی هەفتایە و هێزەکەی پارتی هەشتایە و دژە تیرۆری یەکێتی و دژە تیرۆری پارتی و کۆماندۆی یەکێتی و 433,000 هێزی ئاسما هێزی ئەمنیت هەیە 450 ملیار مانگانەیە دەیتێ درۆنی تورکیا و ئێران خەریکە چاوی ئینسان دەرەکات لە وڵاتە بابە ناتوانن سوورەکانی خۆیانی پێپارێزن کاکە خەریکە ناتوان ماڵەکانی خۆشیانی پێپارێزن ئێخۆ درۆنی تورکیا بە دڵخۆشی پارتی خەریکە دێتە ناو ماڵەکانی سلێمانیەوە درۆنی ئێرانی و ساروخی ئێرانی بە دڵخۆشی و بە دەستپشتی یەکێتی خەریک ئەچێتە ناو ماڵەکانی هەولێرەوە بوازانی ئەم کێشانی کە دروستە بن ئێستا ئەم کێشانی هەیە درۆن و ساروخی ئێران و تورکی و ئەمانە بەرهەمی ناوخۆیە بەرهەمی ناو ململانی ناوخۆ نییە ئەم درۆنانی کە ئەچنە سەر هەولێر یەکێتی ئەگەر دەچیتیانە بێ ئاگایلێتی ئەو لایەنانەیە کە نزیکن لە یەکێتەوە ئەو درۆنانی لە تورکیاوە دێن بۆ ناوچەی سلێمانی بۆردومانەکەن پارتی ئەگەر دەستیشتیانە بێ ئاگایلێتی یعنی ماقوڵە درۆنێک 379 کیلۆمەتر ببڕێ دوور بێ لە تورکیاوە بێ لە کەلار خەڵکی کورد بکوژێ لە چۆوە دێ قابلی درۆن ئەوە ناتوانێت بڕوە نەخێر یا لە ناوچەی پارتی لە ناوچەیەوە دێ و درۆنی ئەم ناوچێشکە ئەچێتە لە هەولێرەوە کاکە هەمووی پەیوەندی بە ململانی پارتی وێچێتیەوە تەنانەت نەناردنی موچە بڕین لە بەغاوە هەموو ئەو بڕیارانەی کە لە بەغاشەوە درێ باشە ئێمە هەمومان دڵمان خۆش ئەڵێن وڵا کاکە دژی پارتی وێچێتی و ئەوانی پێکەم دەست و پێی ئەوانی پێ قازانجیان کردو لەوە تینەوت بە تەنکە دەفرۆشتنەوە ئار وڵڵا ئەمەیان قازانج کردووە وابزانام 4-5 کەناڵی تازاکەنەوە دانی دیکەشەکەنەوە هەر یەکەشی 20 بۆ 30 میلیۆن دلاری تی ئەچێت باش ئێستا کام یعنی کام دەستگای پارتی پارەکەی کەمی کردووە ئەی کام دەستگایەکی ئێستا چاوەڕێکی بکەین بۆ موچە هیچ خەبەرێک بۆ 2024 بۆ هەمواری بوجە وەکو دو ئەزانێ حەلەکە چییە باشە کێشەی موچە لە ململانی سیاسی دەرەکەن لایەنە عێراقیەکان هەمویان دانیان بەوەیان ناوە کە ینی قەنەعەتیان بۆیە کە کێشەی موچەخۆرانی هەرێم بکرێتە ناو بودجەی سیادی یاخود تەخسیسان لە شوێنێکە حاکیمە لەوێ جێگیر بکرێ و مانگانە بێت ئەماکەن ئەگەر کردیان جێگیرە بێ ئەگەر نەیان کرد ئەم موچەی ئەم ساڵ خراپترە بێ لە 2023 چون دۆخی عێراق سەیر کە چۆنە واز لە جەنگی غەزە و ئەوانە بێنە کە خەریکە واز لە جەنگی ئەمریکا و ئێران بێنە کە لە 1-2 ڕۆژی داهات و ڕەنگەشتی زۆر قورس و ئەوە ڕووبە واز لەمانە هەموو بێنە ئەی لایەنە عێراقیەکان کاکە هێشتا نەیانتوانین سەرۆکی پەرلەمان دیاریکەن ئەی لەوەیە چۆن هەمواری یاسای بوجە جارێکی تر لەناو ئەم هەموو بۆمبە تەوقیت کراوەیە هەموارەکرێتەوە ئەواکرێتەوە وەڵڵاهی قوربەسەرەکە تەنها موچەخۆرانی هەرێمی کوردستان سوپاس دەکەین سپاس کاک محەممەد ڕەوف زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان